فەرقان گوندێکی سەر بە ناحی لەیلانە، گوندەکە بە دووری 3 کیلۆمەتر لە شەقامی سەرەکی کەرکووک لەیلانەوە دوورە. دانیشتوانەکەی بە شێوەزارێکی تایبەت بە خۆیان قسە دەکەن. زمانی ماڕۆمە چ نامەلە مایتان لە مزگەفت. شێوەزاری گوندی فەرقان جیاوازە لە گوندەکانی کەرکووک و لەیلانیش. دانیشتوانی فەرقان دەڵێن ئەو شێوەزارەیان لە بابوو با پیرانیانەوە بۆ ماوەتەوە. لێرێ ئێمە جێگیر بینەوە قسە ئەکەین و بەر لە ناو لە ئاوا خۆی بین وە جوان هێژما قسە مەکەین وە جوانی کورد قسە نمەکەین. هەر لە ناو خۆمانە قسەی خۆمانەکەین، لەگەڵ زمانی ترە کوردی ترە بە کوردی قساکەین، بەڵام ناو عایلە و ماڵ و ناو خۆمانە هە زمان خۆمانە کەلتوری خۆمانە تەرک نادرێ پێمان. زمانێکی خۆشە لە لای خۆمانەوە، بەڵام لە لایکی خەڵکێکی ترەوە تێناگالێ. بەو لا ئێردانی وەرە بۆ ئێرە بەو لا ئێردا وەرە بۆ ئێرە بۆ یا بڕۆ بۆ ئەو شوێنە بچوو لا ئۆرە تقریبە زبانەکێمە لەگەر زەنگنیا شەریکین لەگەر هەورامانە شەریکین لەگەر جافا زۆر زباماکێ سەریەکتی زبانێکی تایبەتی خۆمان ئاوا لە ئەساس هاتۆ ئاوا بووە. ئێمە ئەی زوانە لە باو باپیرەوە لامان منێستەوە بەردەوامە بین لەسەری چینی دومای ئێمەش هەر لەسەر ئەی زوانە بەردەوام و وەی زوانە قسەمەکێ. مامۆستای ئیسماعیل مامۆستای گوندی فەرقانە و دانیشتووی گوندەکەشە باس لە شێوەزاری گوندەکەیان دەکات. ئەو دەڵێت بەشێک لە شێوەزارەکەیان دەچێتەوە سەر شێوەزاری هەورامی. با بڵێن بە سوزن ئەڵێن گونۆژ، بە خانوو ئەڵێن دام. ئەی شتەوەری هەن ئێمە گشتمان لە نامێکە وەڕۆژبیانی قسەمەکەین. ئەگە بڕۆنی ئەو دییانی دەوروبەرمان بێن بۆ گوندەکەمان لەوانەیە لە زمانەکەمان تێناگەن، بەسەوانی وا تێکەڵانی لەگەڵمانە تێگەن باقیەکەی کەس تێناگە. فەرقان گوندێکە لە سەردەمی بەعێز دووچاری کاولکاری هاتووە و دانیشتوانەکەشی ڕاگەزراون بۆ هەولێر و چەمچەماڵ. لە ئێستادا نزیکەی 50 ماڵن و لەگەڵ تێپەڕبوونی کاتدا شێوەزاری تایبەت بە خۆیان لەو ناوچەیە پاراستووە. عومەر غەریب، کورسات نیوز، گوندی فەرقان لە ناحیەی لەیلان.